هەستاوین بەکردنەوەی پێشەنگایەک پێشەنگاکە کللتوریە ناوی پێشەنگاکە بەرهەمی منە هەموو بەرهەمی خوێندکارەکانمان لە بەشی کللتور لێرە عرض کردووە بەشەکان جیاوازن بەشی کوردیە بەشی وێنە و هونەر بەشی سپۆرتیشمان هەیە یاریە کوردەواریەکانمان عرض کردووە. پرۆژەکەی ئێمە کە لە مەکتەبەکەمان نایکەین باز لەوەکە کە ئێمە چۆن پارێزگای لە شتە کللتوریەکانمان بکەین کە هەوڵ بین خانووەکۆنەکانمان و شتەکۆنەکانی کە هەمانە لە شارەکەمانە پارێزگاری بۆ بکەین. یەکێک لە نمونونەکان خانووەکانمانە لەگەڵ بیناکۆنەکانمان کە پێویستەکە پارێزگایی لێ بکەین لە شارەکەمانە چونکە شتە کللتوریەکان جوانی وڵاتەکەمان دەرەخات. مرام من انجام دادن وان جورا چالا که وی فستیواله اوا کو بهره شان قطبیت خو ام دیار کن بو کمالگه بو دام دزگین حکومی هر واسا کرت تایبز جی چون که بو مخابنی و امید بینیم قطبیت نه خودم بهره که زور باشن بلام لبورین و نهاتینا و کوکوتی نهاتینا کار اینان أفريقيا مامو قطبية القناة قطوري بينجي برا دموي كيفاتشين خاندنا ما بوجت استفادة ما كريا ما بوجت خاند يا ما بروجات شكرينا لو كلا قطبية بل كلا بروجات جوانتر هبن حس كان بجه بينن بس أو يعني أو شيونينا بلاف كتنا في كردستان ده أنا أو تشنيا بجه بينيتن ئەم ساڵ سێم ساڵی فستیڤاڵەکەمانە مەبەست لە ئامادەکردنی ئەم فستیڤاڵەیە بەرزڕاگررتنی کللتوری کوردەواریە کە پێکەڵ بە چەندین چالاکی تر وەکو چالاکی پزیشکیمان هەیە شتی تریش زۆر شتی جوانتریش ئامادەکراوە لێرەیە. ئێمە وەکو شارۆچکەی پردێ سەرەڕای هەموو ئەو کێش و گرفتانەی کە ساڵانە دێتە بەرامبەرمان بەڵام هەموو ساڵێک لە کاتی خۆیدا لە بەهاردا ئێمە فستیڤاڵی کولتوری خۆمان ئەنجام دەدەین بە ئاڵای کوردستانش پێشوازی لە کولتورە لە فستیڤاڵەکە دەکەین. بەڕێوەبردننی پەیمانگایە و بێگومان ئاسانکاریەکی زۆر دەکات بۆ سیستەمی نمرەکان بۆ هەروەها فلان وەروەها نەهاتنی خوێندکاران کە لەمە دووە لەوانەیە پەیمانگا و هەروەها زانکۆکان دەتوانەوە بەکار بهێنن ئیتر پێویستیان بە سیستەمی وەرەقە نابێت لەوانەیە ئیتر بە کۆمپیوتەر ئیش بکەن. هاتەمین فستیڤاڵی پەیمانگایە فستیڤاڵێکی زانستی ئەوڕۆتەوە بە تەنیا کەلتوری لەگەڵدانیە ئەمە زیاتر لێرەکانە ئەوەیە بەگەڕخستنی ئەو توانانەیە و شارەزابوونی خەڵکانێکن کە لەو جۆرە فستیڤاڵانە دەکرێت ئیسفادەی هەبێت دواتر لە ناو کۆمەڵگادا ئەوانە بخۆیان ئیسفادەی لێ بکەن.